عملی کردی بەواقع کردی بە تەسەڕف ئەمە ڕەوشتە کەواتە ڕەوشت خۆشەویستەکانم بۆ خۆی بریتیە لە ڕەنگدانەوەی ئاکار و گفتارەکانی ئینسان هەموو ئەمانە ڕەوشتن. شاعریش فەرمێ ئینەمە الأمم الأخلاق ما بقيت، ئەفەرمێ ئەوەی کە ئومەتانی هێشتوتەوە ئەخلاقە فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا، ئەگەر ئەخلاقیان ڕۆی دەڕۆن لەگەڵیا. سبحان الله، یعنی ئەخلاق ئەو نەمهمە بۆ ئینسان بڵێ، ڕەوش ئەو نەمهمە بۆ ئینسان بڵێ. کەسێک ئەگەر ڕەوشتی نەبێ ئەگەر ئەخلاقی نەبێ ئەوە مفلیسە، هەموو شتێکی دۆڕانووە. وەکو خواریزمی ئەفەرمێ ڕەوش دەرەجەیەکە، ئەخلاق دەرەجەیەکە. ئەگەر داوای کەسێکت کرد یاخود ویستێ لەگەڵ کەسێکا تێکەڵ بی لە شەراکەتە، لە هاوسەریە، لە ژیانە، لە سەداقەتە، لە هەر شتێکە، یەکەم لێی پرسە ئەخلاقی چۆنە. ئەگەر ئەخلاقی بەرز بوو ڕقم یەکی بەرێ، دوایی بڵێ جوانەیان ناشرینە، دوایی سفرێکی بەرێ بێ بەدە، دوایی بڵێ دەوڵەمەنیان فەقیرە سفرێکی تری بەرێ ئەبێ بە 100، دوایی بڵێ خاوەن بنەماڵە و ڕەچەڵەکە سفرێکی تری بێ ئەبێ بە 1000. هەر یەک لەم سفرانە لابەی 110 ئەمێنێتەوە بە دوای یەکە، بەڵام کە یەکەکەمان لا برسێ سفرەکەی تر قیمەتی نامێنێ کە ئەخلاقە. لەبەرەوە ئەگەر ئینسان ئەخلاقی نەبوو، ئەگەر ئینسان ڕەوشتی نەبوو، سبحان الله، بە تەبیعەتی حاڵ وایە ئینسان لێی دوورەکەوێتەوە. بە تەبیعەتی حاڵی ئینسان وایە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن من أقربكم إلي مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. أو إلى قيامتها زور لمنو نزيكتر أبو بكر نا، أهل شونجة نا، أهل جهاد نخير، أي ما مصاني مزقوت نخير، أي ما خوازان أي بشيبه أحاسنكم أخلاقا. أوي كروشتي زور برزة، أوي أكاري زور برزة، أوي خلق لي رازية، له سكوتي رازية، لدمي لزماني لداويني لقسي لدستي. المسلم من سلم المسلمون من لسانه ويده. همو كسي لي تأمينه، هیچ کەسێک لە زمان و لە حاڵی ناترسێ.